بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە یەکەمین بەرنامەی تەندروستی لە ساڵی تازە بەهاری ترین درودەکانی ئێمە پێشکەشتان بێ لەلایەن خۆم و باقی هاوکارانم. هیوادارم کە دەستپێکی ساڵی تازە ساڵێ بێت پڕ لە شادی و سڵامەتی بۆ هەمووتان. هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی. سەرەتا لەسەر یەک هەواڵ کە ئاخرەکانی ڕەشەمە یا ئیسفەند دیسانەوە ئەو هەواڵە بڵاو بووە کە لە شارەکانی کوردستان و ئێرانە کۆرۆنا و ئانفڵانزا هەردووکی پێکەوە بڵاوی کردووە. دیسان زۆری کردووە، زۆری تووشی بوون دەتر هەم ئانفڵانزا هەم کۆرۆنا. دیارە لە ئەو کاتێک کە پیکی کۆرۆنا لە سەرەوە بوو بەرنامەگەرێکی زۆرمان ئێمە تەرخان کرد بە کۆرۆنا و هەروەها ئەو تاقیقات و دەستکەوتانەی کە ئەنجام درا لە ماوەی ئەو دو ساڵ و نیوە هەمومان ئێمە بە ئیطلاعی ئێوە بینەرانی خۆشەویست گەیان. بۆ یاداوەری کە ئەو نەخۆشی دیسانەوە بڵاو بووەتەوە، کۆرۆنا سەرواکە هاوڕێ هاوکارم وێنە نیشانەدات بەهۆی ئەوەی کە ئەو ڤیرۆسە حاڵەتێکی تاجمانەنی بوو بۆ ناویان ناو کۆرۆنا. دیارە هەم ئانفڵانزا هەم کۆرۆنا سەرچاوی هەردووکی ڤیرۆسە، بۆ ئەوەی کە ڤیرۆسە ئیتر ئانتیبیۆتیک ئەسەری نییە لە سەریان، بۆیە بۆ ئەمانە ڤاکسن دروستەکەن. بینەرانی خۆشەویست ئەبێ ئەوە لە بەرچاو بگرن کە بەکارهێنانی ئانتیبیۆتیک لە کاتی کۆرۆنا یا ئانفڵانزا تەسیرێکی وای نییە، یعنی هیچ دەور و نەخشێک نابینێت، بۆیە باشترە ئەسڵ بەکار نەبرگێت. نیشانەکان هەردووکی تقریبن وەکو یەکن، بەڵام لە کۆرۆنا نیشانەکان کەمێ قورسترە. جیاوازی کە ئەمان هەیەە لەگەڵ سەرماخوردگیکی سادە ئەوەیە کە یاو هەیە، تا هەیە، لەش تای هەیە، دوای ئەوە ئازار هەیە لە ماسوولکەکانە بێهێزە، ئەو کەسە هەڵامەتە ئەو علامەتە نابینین، یعنی تا بەو شێوە نابینین، هەر ئاولووتێکە تێت و کۆکەسی یا بەڵام لە ئانفڵانزا هەم تا هەیە هەم ئەو بێهێزیە کە لەش ئەگرێت. لە کۆرۆنا ئەو نیشانەگەرە تونترە، جیا لەوانیشە ئەو کەسە هەست دەکات کە بۆنکردنی کەس بووە، یانێ بۆنی شتەکان وەکو پێشتر ناتوانێت بۆن کات، یا هەست دەکات کە چێ شتێک یا لە شوێنێکە بێت پێشتر کە بۆنەکان یەبیست ئەمڕ بۆن نابیسێت. ئەوە لە نیشانەکانی کۆرۆناس. دیارە ئەو کارگەرە ئەو ئەقداماتیشە بۆ پێشگیری بۆ بەرگریکردن لێیان ئەوەیە کە یەکەم کار ئەوەیە کە ئەگەر لە شوێنەکە هەین ئیتمینانمان نییە کە ئەو ڤیرۆسە بڵاو بووەتەوە لەوێ هەیە، یا احتماڵی ئەدەین ئەوەیە کە لە هەر شوێنێکە بووین دەستماندا بە هەر شتێکە، و یەکەم ئەوەی کە هەوڵ بدەین دەستمان ناین لە چاو گەرمان، یانێ ئەو تەماسە لەگەڵ چاوانمان ئێمە بە هیچ شێوەیەک ئەنجام نەدەین تا ئەوەی کە ئەگەینە شوێنێک کە بتوانین دەستمان بە ئاو و سابوون بشۆرین. ئەوە باشترین ڕێگە حەلە. جیا لەوانە ڕعایەتکردنی فاسڵەس لە بین کەسەکانە، ئەوەش خۆی توانێت بەرگری بکات. کۆکە لە کەسێک ئەگەر کۆکەی کرد ئێمە سعیکەین ئەوە لە مەعرەزی تەرەشحات و ئەو کەسێک کە کۆکەی کردووە قەرار نەگرین. دیارە یەکتەرەفە ئەم کارە ئەنجام ناگیرگێت. ئەگەر کەسێکیش هەست دەکات کە نەخۆش کەوتووە، ئەبێ احترام بۆ دەوروبەری قایل بێت و ئەو ڕعایەتە بکات کە کەسانی تریش نەخۆش نەخات، چونکە بە هەر پژمەیەک ئەتوانێت لە کەمەکەی 2 متر تا فاصلەی 3 تا 4 متریش ئەو تەرەشحاتەی کە
بەهۆی کۆکەکەوت دێتە دەرەوە لە محیتەکە بڵاوە بێت تۆ حسابکە لە فاصلەی 2 تا 4 مترەکە کەسانێکیش بن لە مەعرەزی ئەو تەرەشحاتە قەرارەگرن کە بەهۆی کۆکەوە هاتووەتە دەرەوە بۆیە ئەو کەسانیشەکە ئەگەر ئەو نەخۆشیانە هەیە سعیکن بۆ شوێنگەرێکی شلۆق کە ئیزدیحام هەیە لەو شوێنانە ئەوە نەڕۆن بۆ جێگەرە ئەگەریش مەجبور بوون تووشی کۆکە بوون حتممەە بەرگری بکەن ئەگەر دەسماڵە لە دەستیانە بتانن بربەدەمیان بگرن لە باشترین حاڵەتە بۆ ئەوەی کە ئەو بڵاو بەر بەو بڵاو بوونەوەی پژمە بگرین لە کەڵگوەرگرن لە قۆڵی دەسە ئەو کەسەکە کۆکا کاتمەم حاڵەتە کۆکەکەی بکات کە ئەو تەرەشحاتە کە لە دەم و لوتی دێتە دەرەوە بڵاوە نەکات دیارە ئازار شکێنەکان بۆ ئەوە کەسێک هەستی کرد کە ئێشی زۆرە ئەوە تانێت لەو دەرمانگەر ئازار شکێنە استفادە دەکات بەڵام ڕوا کە شارەمان کرد چون کە ئانفڵانزا کە تایید کراوەوە کۆرۆناکەیش هەتروکیشیان سەرچاوەکەیان ڤیرروسە بۆیە ئەوە ئانتیبیوتیک ناتوانێت کارایی نییە دەسەریان تاقیقاتیش لە ماوەی ئەم چەند ساڵە هەر لەسەر کۆرۆناکە درێژەی بوو بەڵام ئەوە کە بە کولی ڕیشەکەن بکرێن ڕیشەکەن نەکراوە چونکە بەڕاحەتی جەهش ئەنجامەدات لە شێوەیەکە بۆ شێوەیەکی تر خۆی ئەگۆڕێت بەڵام ئەوە وەکو ئەو کەسانێک کە واکسنیان بەکارهێن واکسنیان وەشاندووە ئەوە نییە کە کارێکی خراپیان کردووە یا کارەکە بێخود بوێت بەڵام ئەوانەی کە واکسنیان وەشاندووە بە چاو ئەو کەسانێک کە پێشتر واکسنەکەیان نەوەشاندووە کەمتر تووشی کۆرۆناکە ئەبنەوە. بینەرانی خۆشەویست ئەوە بابەتی یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان بوو. بابەتی دووم بەرنامەکەمان لەسەر عوارزێک کە دوای نەشتەرگەری پرۆستات احتماڵی هەیە بێتە پێشەوە لەسەر ئەوە بەرنامەکەمان بۆتان حازر کردووە. بینەرانمان ئەگەر لە بیریان بێت لە ماوەی چەند هەفتەی پێشووە بەرنامێکمان تایبەت بە پرۆستات بڵاو کردەوە کە گەورەبوون پرۆستات لەو بەرنامە شارەمان پێکرد بابەتەکە فقط گەورەبوون پرۆستات بوو. لە ئەو بەرنامە وتمان کە لە پیاوانە شتێکی نۆرماڵە پرۆستات کە هەر لە پیاوانە هەیەەوە نۆرماڵیشە یانێ ئەگەر پرۆستاتێک گەورە بوێتەوە دال بەر نەخۆشی نییە ئەمە لە سەیرێکی تەبیعی ڕشتە کە هەر پیاوێک هەر کوڕێکە گەورە بێت پرۆستاتیشی گەورە ئەبێت. پرۆستات وتمان شوێنەکەی لە ژێر مەسانەس لە ژێر مەسانە و بین کۆمە تقریبن لێنە قەراری گرتووە 20 گرامە لە کەسێکە 19 یا 20 ساڵی بێت بەڵام لە کەسێکی 40 ساڵە 20 گرام نییە گەورە بێت واش باوەکە ئەنازەی گوێزێکە ئەوەتە کاکڵەکەی بەڵام لە کەسێکی 40 ساڵە تقریبن نزیک شڵانەیەک ئەبێتەوە ئەوە ئەنازەکەیە. ئێمە لە ئەو باسە هایپەرپلازیمان وە دیانێک گەورەبوون و خوشخێمی پرۆستات کە بۆچی پێشتێت کە هۆکارەکانی چییە بەڵام بە دوای ئەو بەرنامە لە ماوەی 1-2 هەفتەی پێشووە ئێمە چەند نامە ئیمەیلەکانمانەوە بەدەستمانە گەیشتووە ئەوبەتە لە ئیمەیلەکان و جوابمان داوە و بەڵام بەهۆی ئەوەی کە سوالەکان ئەتوانێت گشتگیر بێت ئەم بەرنامانە تایبەت کردووە بۆ ئەوە. لەو نامانە کە هاتوو دوو نامە بوو هەردووکیان ئشارەیان کردو کە جەڕاحی پرۆستاتیت کراوە بۆ کەسێک لە نزیکەکانیان بەڵام دواتر تووشی عفونەت بووگن ماوەی تا دیسانە چاکە بوونەوە. پرسیاریان کردووە ئایا هۆکارەکە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جەڕاحیەکە قورس بوو چونکە سەرەتان بووگە هۆکاری ئەوەسە یا هۆکارێکی تری هەیە شتەکە هەر تەبیعیە پێشتێت بۆ بۆنەوە ئێمە لە سایتەکانی هاروارد و دوو سایتی ترت ئەو احتمالاتەی کە هەیە بۆ توشبوونی ئەو کەسانەی کە دوای جەڕاحی پرۆستات تووشی عفونەت یا عوارزێ بن ئەم بابەتمانە بۆتان ئامادە کردووە. یەکەم ئەوەیە کە ئایا
ئەو UTI یا ئەو عفونەتی میزە ئەو دەستگای میز و میزە ڕوە هەموو کاتێک دوای جەڕاحی ئێمە جەڕاحی پرۆستات ئەمە ئەبینرێت یانە. پرۆستاتۆکتۆمی یا ئەوەی کە دەرهێنانی پرۆستات بەهۆی ئەوەی کە ئەو کەسە سەرەتانی پرۆستاتی هەیە دیارە شێوەیەکی پێشتر بوو کە شێوەی کلاسیک بوو بازکردن بە تێخ بازیان نەکرد ئەویان دەرەهاورد. ئەمڕۆ شێوەگەرێکی تر هاتووە یعنی کەڵکووەرگرتن لە تەکنۆلۆژی لە ڕۆباتەکان لەوانە کەڵکووەرە گیرگێت کە یارمەتی دەرە. ئیسلاحی پزیشکیش پیان ئەڵێن کە شێوەگەرێکە تەهاجمی کەمترە وەک بەپای ئەو حاڵەتانەی کە پێشتر بوو لە دەستگای کەڵکوەرە گیرگێت کە ئەو دەستگا یارمەتیەدا. هەروەکە هاوڕێ هاوکارم لە ژووری فەرمان ئەو وێنەیە هاوڕگە ئەمە ئاخرین دەستگایکە کە لێرە نیشانتانیەدا کە ڕۆباتە یانێ دەست هیچ نەخشێکی تیان نییە هەموو کارێک ڕۆبات ئەنجامیدات. بەڵام بۆ ئیتلاعی بینەرانی خۆمان من لێرە پرانتزێ باسکەم تقریبا لە ئەتانم بڵێم کە 2 مانگ یا 3 مانگ لەوە پێش هەر بەم دەستگا کە ئینسان یانە جەڕاح هیچ نەخشێکی تیانی ئەو جەڕاحە لە لای ئەو دەستگا وێساوە کۆنتترۆڵی ئەم عملیاتاکات ئەم عمەڵە ئەکات. یەک نەفەر کە کەسێکی لە ئامریکا کەسێکە تر کە لای خۆیانەوە کەسێکی گەورەس ئەویش لوید ئاوستین بوو کە وەزیری دفاعە هەر ئابەم شێوە ئابەم دەستگا جەڕاحی پرۆستاتیان بۆی کرد کە تووشی عفونەت بوو. من ئەوە بڵێم کە پێشتر ئەیانوە دوو چیز نەدارەت سەدا نەنگی سروەتمەند و مەرگی گدا ئیسل بۆ ئەوانیشە ئەم شتانە ئەشارنەوە یانێ بەڵام دوای ماوەی کە و خۆی کەس نەیەزانی ئالانیان نەکردو کە سەرەتانی پرۆستاتی هەیە بەڵام ئەمەڵیاتەکەی کرد دوای ئەوە تووشی حاڵەتێکی ئێش و ئازار و عفونەتی کردو خلاصە تووشی عفونەتی ئیدراری بوو بردیان خەواندیان لە آیسیوە دوبارە هاتەوە حاڵی خراوە بوو بردیانەوە ئەوە بوو کە خەبەرەکەی بڵاو بووە. منزورم ئەوەیە کە لە ئەو جەڕاحیشە کە حتا لە شوێنێکی مجهز و تەجهیزە ئەکرگێت کە دیارە بۆ ئاوستینیش کەسێکی مەترەحە خلاصە یەکێک ئەتانێ بێت لە کاندیدەکانی ڕێی جمهوری بۆ ئایندەیان دیارە هەموو ئەقداماتێکیان بۆ ئەنجامداوە بەڵام ئەو کەسیشە تووشی ئیلتیهاب بوو عفونەت بوو لە دەستگای ئیدراریە. بۆیە ئەم ڕەوشەی کە ئیسا هەیە یانێ ئەو ڕەوشگەری کە وەکو پێشتر نییە تقریبا احتیماڵی عفونەتی ئیدراریان هاوردووە 2% کە دەرسەتێکی زۆر کەمە. بەڵام ئەگەر لە شوێنێک بێت کە ئەو شێوەی کلاسیکە بەڕێوە بوون احتیماڵی هەیە ئەو دەرسەدە زۆرتر بێت. بەڵام ئامارێکە هەیە چونکە لێنە ماوەیەکی زۆرە کە بە دەستگاگەرەکە و دەستگاگەرە هەم سۆندە کە لوولەگەرێکی ناسکە دووربینی شابە و سەر ئەو لوولەگەرەوە ئەی بینن بۆ شێوەی سەپرۆستاکتۆمیەکەن لە وڵاتێکی وەک ئامریکا لە ناو 29,000 کەسەکە جەڕاحی 29,000 پیاوەکە ئەم جەڕاحیانە کردووە 2.1% ئەو عفونەتیانە بینیوە. عفونەتی تر هەیە کە سیپسیسی پێڵێن کە ئەو عفونەت بڵاوبوونەوەی باکتری و عفونەت بڵێن لە ناو خوێنە کە سیپسیسی پێڵێن کە زۆر زۆر کەم بووگەوە نەبینراوە. بەڵام بۆچی ئەم عفونەتە ئەم لە دەستگای ئیدراریە ڕوئەداد یانێ پێڵێن UTI ئەگەر چی کە وتمان کە ئەو عفونەتگەرە زۆر زۆر کەمە بەڵام احتیماڵی هەیە ڕووبات ڕێگەی هەیە کە ئەو باکتریگەرە ڕێگەیەکی سەهلە بۆیان کە وارد ئەو دەستگای ئیدراریاون ئەویش ئەو کاتێترەسە یا ئەو
سندەسە کە بۆ میزکردن دایەنن دوای عملەکە ئەو سندە یەکێک لە هۆکارەکانە یعنی ئەسڵیترین هۆکار بۆ ئەوەی کە کەسێک تووشی عفونەتی میز و میزڵدان بێت یا ئەو دەستگای ئیدراریە توش عفونەت بێت ئەوەیە کە بەهۆی ئەو کاتێترە یا ئەو سندە و تێت کەسێکە کاتی تری بۆ دایانن دوای ئەوە حتممەە عفونەت واردەبێ یانی هەر ئەقدامێک ئەنجام بدرگێ ئەو پەڕی ئەقدام حتممەە لە سندی کەدایەن بۆ میزکردن حتممەە عفونەت واردەوێ بەڵام و عفونەتە ئەوە نییە کە ئەو کەسە نەخۆش خات بەڵام ئەگەر کەسێک نەشتەرگەریەکەی پرۆستاتی کردوای نەشتەرگەریەکە تووشی ئەو عفونەتە بوو یەک ئەسڵیترین ڕێگەی کە تووشی عفونەتەوێ هەر ئەو سندەسە معموڵەن پێشبینی ئەوەی شاکرگێت کە لەو جەڕاحیگەرە حتمما پێش دەست پێکردن ئەماڵەکە لە حین ئەماڵەکە و حتا بۆ دوای ئەو کاتیش کە سندی میزکردنەکەی هەیە ئەو کەسە حتممەە ئانتیبیوتیکیان بۆ تەجویزەکەن و ئەوان لە استفادەکەن لە ئانتیبیوتیک بەڵام بە ماوەکەی کەوتووە کە چەندێک ئەو سندە یا کاتێتر میزکردنە لە سەر لەشی ئەو کەسە بێت کە ئەمەڵەکەی کردووە معموڵەن کاتێتر کە لا چوون ئەو عفونەتە خەتەرەکەی کەمترە بێتەوە یعنی دوای هەفتەی دوو هەفتە هیچ علایمێک دوایەوەی کە ئەو سندە لا بریە ئەگەر علایمێک مشاهدە نەکریە کە ئەوە نیشانەدات کە ئەو کەسە تووشی عفونەتی ئیدراری نەبووە عفونەتی ئیدراری ماوەیەکی زۆر پێش ئیسا شارەمان پێکرد یەک دوو بەرنامە من ئەگەر لە خاترم بێ اختصاصمانداوە بە عفونەتگەر ئیدراری عفونەت ئیدراری کەسێک کە تووشی عفونەت ئیدراریە بێت ڕەنگ و بۆ میزەکەی ئەگۆڕێت تای هەیە هاوکات لەگەڵ تاکە لەرزێکی تونیشی هەیە یعنی ئەو لەرزە و تاکە پێکەوە ئەوە لە نیشانەکانی عفونەتی ئیدرارین بۆیە ئەگەر کەسێک دوایەوە کە سندەکەیان لابەر ئەو تووشی ئەو حاڵەتگەرە نەبوو یانێ میزەکەی بڕکە بێت یا ئەوەی کە میزی بزانێ ڕەنگی گۆڕاوە بۆی گۆڕاوە تا لەرز ئەوانە نەبێ ئەوە دیارە تووشی ئەو عفونەت ئیدراریە نەبووە بەڵام ئەگەر تووشی عفونەتی ئیدراری بوو ئەبێ چی بکەن ئەگەر معموڵەن ئەو عفونەتە ڕوو نادات بەڵام ئەگەر عفونەتەکەیشی ڕوویدا ئیتر باکتریە هۆکارەکەی ئەبێ کشت بکرگیانی میزەکەی میزی لێ وەربگیرگێت کشت بگرگێت کە لەو دی پێڵێن زەرعی میز یا کشت ئیدرار ئەو کشت ئیدرارە لەوێ دیاریەکەن کە ئەو نوع میکرۆبە کام ئانتیبیوتیک مؤثرە بە ملیتر دوای ئەوە ئەو ئانتیبیوتیکە بۆ بە نوسخاکەن و دایەنن بۆی دیارە دەورەی دەرمانەکەیشی کە دوای ئەوە کە تەشخیص دریا کە عفونەتی ئیدراری هەیە کشتی ئیدرارەکەیشیان بۆی کرد ئەوەیە کە 10 تا 14 ڕۆژ ئەو دەرمان بە ئانتیبیوتیکە درێژەی هەیە بەڵام عوارزێ تریش کە ئەگەر بێت لە دوای جەڕاحی یا نەشتەرگەری پرۆستاتەوە عوارزگەرێکی کە لە ناوسکە یان عوارزێکی گوارشیە کە ئەوانیشە ئایا احتمالی هەیە ئەوانیش احتمالی هەیە بەس زۆر کەم و نادرە زۆر بە کەمی اتفاقەکە فێت بەڵام وەکو باقی عملەکانی تر ئەتوانێت ڕێخۆڵی بوچک ئیسلاح ڕێن کە ئەوە بڕێتە خەو کە ئەیژن ڕێخۆڵی چووگەتە خەو ئەوەسە کە بە تۆری موقت ئەو جوڵانەوە حرەکەی غەزا و ئەو موادە زایدە کە ئەبێت دەفکردگێت لە بەدەنە ئەوە ڕوونادات کە ئەمە ناوێکی علمیشی هەیە کە ئیلیۆسی پیاڵێن معموڵەن ئەتوانێت بە هۆکارەکەی ئەسەراتی ئەو داروگەر بێهۆشی و بەنجە بێت کە ئەوە ئەتوانێت دەور و نەخشی ئەوان بێت جیا لەوانشە و موسەکنگەرە ئەو موسەکنە قەویگەرە کە لە حینی عمەڵە ئەدرگێ بۆ کەسە بە علاوەی ئەو داروی بێهۆشیە
ئەوانە خۆی ئەتوانێت ئەم ئیلە ئۆمە یا بە ئیسلاح عادیڵێن ڕیخۆڵی چووەتە خەو بێتە هۆکارێک بۆ ئەوە حاڵەت ڕەفعێک بوونەکەیشی فقط دوای نەشتەرگەری پرۆستات نییە، نەشتەرگەریگەر تریشەیە ئەم حاڵەتە ڕوئەدات ئەگەر ئەو کەسە بتوانێت بەر بە خواردن بگرێت تقریبا ڕۆژی دوان شتێک نەخوات یا ئاو دەمی قوت نەدا قوتینات ئەو حاڵەتە ڕەفعەوێت. جاروبارێکیش بەهۆی ئەم ئیلە ئۆمە و مایعات لە ناو معدە جەمەوێتەوە ئەو لەو حاڵەتێت لە بیمارستان سوندیان بۆ دانن سوندی معدە کە ئەو مایعاتیشە خارج بێت. وەکو ئاخرین بەحسیش کە هەر چەند هاوڕێی هاوکارم لە ژووری فەرمانە شارەمان پێکا کە بەرنامەکە خەریکە بەرە کۆتایەچێت عارزەیەکی ترە کە ئەتوانێت بە دوای ئەو نەشتەرگەری پرۆستاتە ڕووبات کە لەنفوسلی پێ ئەڵێن ئەم لەنفوسلە چۆنە کاتێک کە ئەو پرۆستاتە لاوەن چەندانێ غودەیشی هەیە پرۆستات دیارە برونڕیزە یان ئەو غودەیە برونڕیزە ئەو تەرەشحاتی ناچێتە ناو خوێن ئەڕواتە دەرەوە بەڵام بۆ ئێوەم پێ غودەیەکی برونڕیزە چەندانە غودەیەکی لەنفاوی هەیە کە لەو حێنیشە کە پرۆستات لا ئەوان ئەو غودەگەریشە لاون تەرەشحاتێک ئەوانە هەیەە ئەتوانێت بڕێتە ناو حوزچە یا ئەو کاسەی لەگەنە لەوێ ئەو مایعاتە جەمە بێتەوە کە ئەمەشە ئەتوانێت ئەو حاڵەتە کە وتمان پێژن لەنفوسل زۆر بە کەمی یعنی حاڵەتێکی کە زۆر بە کەمی بەڵام ئەتوانێت ڕووبات کە مایعاتە ئەم جارە لە ناو حوزچە جەمە بێتەوە. دەرمانەکەشی ئەوەیە کە ئانتیبیۆتیکی پیان و ئەوە حەلەوێت لەنفوسل چونکە وتمان تکنیکەکان پێشرەفتە بوو بەسەوە ئیسە لە تکنیکەر تازە استفادەکەن زۆر موردێکی کەمە بەڵام کۆکارگەرێکی تریش هەیە کە ئەو کەسە کە جەڕاحی پرۆستاتی بووەکان بۆ ئەوەی کە شێرپەنجەی پرۆستاتی بووە ئەگەر نەخۆشیگەرێکی زەمینەی بووێت ئەو کەسە ئەتوانێت وەکو دیابەت نەخۆشی قەند یا نەخۆشیگەرێک ئەبێت دەرمانگەرێ وەرەگرێکە سیستم ئەو سەرکوب ئەو سیستم ئیمنیەکە لە بەدەنە ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی بێک ئەو کەسە دوای ئەو جەڕاحیە تووشی عفونەت و ئازار و ئێش و ئازار بێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان تا پێگەیشتنەوەن لە بەرنامەی تر لایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستیتان بۆ بە ئاواتەخوازی.